ساڵاوتان لێبێ بینەرانی ێژە لە ئەکتیوێلێکی سەر لە بەیانیدا لەگەڵتانین و گەرمترین بابەتەکانمان لە پارتیز جیاوازەکانی کوردستانەوە بۆ هەڵبژاردوون گفتوگۆی لەسەر دەکەین. لەم بەرنامەیەدا بابەتێکمان هەڵبژاردووە تایبەت بە بناری قەندیل گوندەکانی ئەو دەڤەرە و گەماروی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەریان کە بڕیارە نەخۆشخانەکانیان دابخەن و گەماروی تونند بکەنە سەر ئەو دەڤەرە. بابەتێکی دیکە کە گفتوگۆی لەسەرەکەین باشووری کوردستان و ئەو کوردانی ڕۆژهەڵات کە لە باشوور دەژین و ڕوبەڕووی گوشاری توندی دام و دەستگاکانی حکوومەت بوونەتەوە لە سادەترین مافەکان بێ بەش کراون. بابەتی سێهەممان پەیوەست بە باکووری کوردستان و زوڵم و ستەمی ئاقەپە لەسەر گەل لە باکوور و بەرخۆدانەکان شان بەشانیەوە. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە دۆسیە و بە ڕێی تەلەفۆن لەگەڵ میوانانمان. بینەرانی ێژە لە باشوورەوە دەست پێ دەکەین وەکو پێمان ڕاگەیاندن لە بناری قەندیل هەوڵدانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ داخستنی نەخۆشخانەی ئەو دەڤەرە کە دەیان گوند سوودی لێ دەبینین. ئایا بۆچی حکوومەتی هەرێم لەم گوندانە ئەو نەخۆشخانەی دادەخا و گەمارۆ دەخاتە سەر قەندیل لە کاتێکدا گەمارۆژ لەسەر شەنگال و لەسەر ڕۆژاوی کوردستان بەردەوامە؟ دۆسیەکە بینین و گفتوگۆی لەسەرەکەین. دوێنێ لە بناری قەندیل بە بەشداری هاوڵاتیانی ناوچەکە گردبوونەوەیەک دژی داخستنی نەخۆشخانەی حاجی ئەحمەد قالە قەساب ناسراو بە نەخۆشخانەی گەل بەڕێوەچوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی داخستنیدایە. محەممەد حەسەن هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل لەوێ قسەی کردووتی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئەم نەخۆشخانەیە دابخرێت. لە سەرەتادا بەشە دەرمانی نەخۆشخانەکە بڕدرا بۆ ماوەی 9 مانگە هیچ بڕە دەرمانێک بۆ نەخۆشخانەکە نەهاتووە. لە ئێستاشدا دەیانەوێت فەرمیەتی نەخۆشخانەکە نەهێڵن و ئەمبوڵانسەکەش وەربگەرنەوە. ئەوەش لە کاتێکدا ئەم نەخۆشخانەیە لە بناری قەندیل 63 گوند سوودی لێ دەبینن. هاوکات لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی باشووری کوردستان هاوڵاتیان سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن. باسی لەوەش کرد لە کاتێکدا بناری قەندیل بەردەوام لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە بۆردمان دەکرێت هاوڵاتیان چاوەڕوانی هاوکاری زیاتر بوون لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێداویستەکانی نەخۆشخانەکە دابین بکات کەچی هەوڵی داخستن و نهێشتنیان دەدات. دواتر دکتۆرە میدیا بەڕێوەبەری نەخۆشخانەکە قسەی کردووتی ماوەی 9 مانگە دەرمانی نەخۆشخانەکە بڕاوە ئەو ئۆتۆمبیلە فریاگوزاریەی لەلای ئێمە دەیانەوێت لێمان پسەندنەوە. تورکیا بۆردومانی ئەم ناوچەیە دەکات زۆر جار هاوڵاتیان بریندار دەبن ئەگەر ئەمبوڵانسێک نەبێت مەترسێکی گەورەیە. ئەوەشی وت هاوڵاتیان بۆ ئەم نەخۆشخانەیە دێن نەک تەنها لە 63 گوندی بناری قەندیلەوە بەڵکو لە قەسرێ و ڕەواندز و ڕانیە و قەڵاتزێ و زۆر شوێنی ترەوە دێن بە تایبەتی ئەو هاوڵاتیانەی هەژارن و پارەی پێویستیان نییە بۆ چارەسەری. نەخۆشخانەی حاجی ئەحمەدی قەلە قەساب کە بە نەخۆشخانەی گەل ناسراوە ساڵی 2012 دامەزراوە. بینایی نەخۆشخانەکە لەلایەن خێرخوازێکەوە دروستکراوە. فەرمێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو. نەخۆشخانەکە لەلایەن دکتۆرە میدیا بەڕەگەز ئەڵمان بەڕێوە دەبرێت بۆ ماوەی 5 ساڵە لەم نەخۆشخانەیە بێ بەرامبەر خزمەت بە خەڵک دەکات. ڕۆژانە 20 تا 50 نەخۆش سەردانی ئەو نەخۆشخانەیان کردووە و چارەسەری پێویستیان وەرگرتووە. بینەرانی ژان بابەتە لەگەڵ بەڕێز محەممەد حەسەن هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل لە گفتوگۆ دەکەین. کاک محەممەد ئەم کاتتان باش بۆچی ئەو گوشارانە ئەو گەمارویانە لەسەر ئەو گوندانی بناری قەندیل لەلایەن حکوومەتی هەرێمەوە زیادی کرد دوایین جارە خۆشتان ڕاتانگەیان ئێستا دایانەوێت نەخۆشخانەکەشتان دابخەن فەرموون. بەڵێ ئەم کاتەی ئێوە بینەرانی فریدەم تیڤی باش زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ وەکو لە راپۆرتەکە ئاماژەی پێدرا ماوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یا ڕاستە بڕێن کە لایەنێک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان دەیانەوێت ئەو گوندەکانی بناری قەندیل بێ خزمەت و بێ ڕۆڵ بکەن و لە هەمان کاتدا ئەو بنکانەی کە لە بناری قەندیل خزمەت دەکەن وەکو نەخۆشخانەی گەل هەروەها بنکە تەندروستیەکان هەروەها شارەوانی بناری قەندیل کە بە بەردەوامی بۆ ماوەیەکی زۆرە لە خزمەت هاوڵاتیانی بناری قەندیلدان و بۆتە هۆی ئەو کەلێنە پڕ بکاتەوە کە ئەو کەلێنە خزمەت گوزاریانەی کە لە بناری قەندیلدا بەهۆی ئەوەی کە ئەم ناوچەیە وەکو خۆتان دەزانن ناوچەیەکە دوورە دەستە ناوچەیەکی شاخاویە و خەڵکێکی زۆر تێدا دەژیر. ئەو سنووری بناری قەندیل کە پێک هاتووە لە 63 گوند
خەڵکێکی زۆر تێدا نیشتەجێ دەبێن کە زیاتر بەپێی ئامارەکان زیاتر لە 8,000 کەس تێدا نیشتەجێ کە دابەش دەبن بەسەر 1,500 خێزاندا لە 63 گوندا. لە ئێستادا وەکو ئاماژەشتان پێدا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئەو ناوچەیە ئایا بۆ ئەوەیە کە ئەو گوندانە چۆڵ ببن یاخود ئەو بنکانەی کە خزمەت دەکەن بێڕۆڵیان بکەن. لە هەمان کاتیشدا وەکو باسم کرد نهێشتنی فەرمیەتی ئەو شوێنانە جێگای پرسیارە بۆی ئەوەیە کە چونکە ئەو ناوچەیە بە بەردەوامی لەلایەن فڕۆکە زەنگانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆردمان دەکرێت. ئایا بۆ ئەوەیە کە ئەو بنکە خزمەتگوزاریانە بکەونە ژێر هێرشی فڕۆکەکانی تورکیا بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بێدەنگ بێت لە بەرامبەر بۆردمانەکاندا. ئەمانە بەگشتی جێی پرسیار و جێی سەرنجن بۆیە خەڵکی بناری قەندیل لە دوێنێدا هەسان بە چالاکیەکدا و لەو چالاکی ئەیدانەی ئەو بڕیارانەیان کرد کە بەسەر خەڵکی بناری قەندیلدا دەسەپێنرێن و داوایان کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لە زیاتی ئەوەی ئابڵوقەی بەو شێوە بخاتە سەر ناری قەندیل بەڵکو هەڵبستێ بە یارمەتیدان بە هاوکاریکردنی خەڵکی بناری قەندیل و لە دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکان کە ماسێکی سەرەتایی خەڵکێک کە بنکەی تەندروستی نەخۆشخانە خزمەتکردن داوایان کرد کە ئەم بڕیارانە پێداچوونەوە بکرێت و هەوڵی هاوکاری زیاتری خەڵکی بناری قەندیل بدرێت نەک بۆ شێوە ئابڵوقە بخێتە سەر. باشە کاک محەممەد، من ئەمەیە بپرسم بۆچی ئەم گوشارە ئەخرێتە سەر ئەو گوندانە بناری قەندیل، یعنی بۆ نەخۆشخانەیان داخلێ پێشتریش کۆمەڵی بنکەی تەندروستی هەبووە داخراوە کۆمەڵی خزمەتگوزاری و کارمەندی حکومی هەبوو کشێنراونەتەوە. مەبەستی حکوومەت لەمەدا چییە؟ ئێوە کە باستان کلیانێکی دیاری کرا و هەڵوە لە ڕابردوشدا باسەکرێ کە زیاتر پارتی دیموکراتی کوردستانی عێراق با بڵێن فشارە خاتە سەر ئەو هەرێمە، بەڵام ئەو هەرێمە لەلایەنی جوغرافیشەوە حسابە کە گوایە لەژێر دەسەڵاتداری یەکێتی نیشتیمانیدایە. بەڵام مەبەستی من ئەوەیە کە بپرسم بۆچی حکوومەت دەیەوێت ئەو گوندانە چۆڵ بکرێ وەکو خۆتان ئەڵێن دیارە مەبەستی چیوا هەیە؟ بەڵێ وەک دەزانرێت بۆ ماوەیەکی زۆرە ئەو پلان لەسەر بناری قەندیلدا هەیە. ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە دەوڵەتی داگیرکەری تورکیا هەیە، چونکە خۆتان دەزانن بەردەوام لە هەوڵدا بۆ لە پلاندا بۆ بۆردمانی ئەو ناوچەیە کراوە و چەندین جار کاڕەشەی هێرشی زەمینی کراوە بۆ بناری قەندیل. یەکێک لە کاریگەرە سەرەکیەکان ئەو هۆکاری دەوڵەتی تورکیا کاریگەری دەوڵەتی تورکیا لەسەر باشووری کوردستان بۆی زەخر لەسەر بناری گوندەکانی بناری قەندیل دروست ببێ. هۆکارەکەی تریشی ئەوەیە کە هەم نەخۆشخانەی گەل هەم شارەوانی بناری قەندیل دوو بنکەی خزمەتی بەرچاون لە باشووری کوردستان بەتایبەت لە بناری قەندیل کە خزمەتێکی زۆریان بەو گوندانە کردووە بەردەوام خزمەتی ئەو گوندانە کراوە. بۆیە دەیانوێت ئەو بنکانە بێڕۆڵ بێکاریگەر بکەن ئیتر نتوانن کە خزمەت بکەن. ئەو هۆکارێک وەکو باسیشم کرد کە نهێشتنی فەرمیەتی ئەو بنکانە لەلایەن حکوومەتەوە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ دەوڵەتی تورکیا کە ئەم شوێنانە بۆردومان بکات. بۆیە لە کاتی بۆردمانیشدا ئەو کاتە وەکو ڕێخۆشکەرە ڕێئاسانکەرە بۆ دەوڵەتی تورکیا کە ئەو بنکانە بۆردومان بکات. ئێمە هۆکارەکەی بۆ ئەوانە دەگێڕینەوە، بەڵام وەکو وتم پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێ جددی بداتەوە لە خەڵکی بناری قەندیل، نەک بەو شێوەیە گەمارۆ بدات. و ئێمە هیوادارین کە ئەو بڕیاری فەرمی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت، وەکو بڕیاری لایەنێک وەکو نەک بڕیاری گشتی حکوومەتی کوردستان. بۆیە ئەو خەڵکی بناری قەندیلیش لەگەر بوونەکەدا ئاماژەیان پێدا کاک محەممەد منەمێت هەوڵی خزمەتکردنی زیاتر بدەن. باشە منەمێ ئەو پرسیارە بکەم لە حاڵەتی ئەوەی ئەگەر ئەم نەخۆشخانەیەشتان داخرا ئەم گوشارانە تون کرایەوە، هەڵبەتە بۆیە ئەماڵێم لە ڕابردوشدا زۆر جار با بڵێن ناڕەزایی لە بەرامبەر هەندێک سیاسەتی حکوومەت دەربڕاوە لە مەسەلەی بڕینی موچەی خەڵکو و لە مەسەلەی ئەم قەیرانە ئابووریەدا، بەڵام حکوومەت بینیومانە زۆر گوێی لە هاوڵاتیان نەگرتووە وەڵامی نەداونەتەوە، ینی با بڵێن داخوازیەکان و ناڕزای خەڵکی بە هەند وەرنەگرتووە. لە حاڵەتی ئەوەی کە وەڵامتان نەدرایەوە و با بڵێن حکوومەت پێداگیری کرد لەسەر داخستنی ئەو نەخۆشخانەیە، ئێوە بەدیلتان چییە؟
بەڵێ خۆی لە خۆیدا وەکو ئاماژەش پێدرا بۆ ماوەی 6 مانگە هیچ بڵە دەرمانێک بۆ نەخۆشخانەیە نەهاتووە و ئەم نەخۆشخانەیە لە ئەگەری کە بەردەوام فەرمیێتەکەشی ڕاکراوە ئەگەر ئەمبوڵانسەکەش وەربگرێتەوە هیچ دەرمانیش بۆنی ئەم نەخۆشخانەیە ئیش و کارەکانی خۆی خزمەتەکانی خۆی بەردەوام دەکات چونکە ئێستا خەڵکانێکن کە دەخوازن یارمەتیە و نەخۆشخانەیە بدەن و ئێمە داوا دەکەین لە خەڵکی خێرخواز لە ڕێکخراوە تەندروستیەکان کە هاوکاری ئەم نەخۆشخانەیەکەن بۆی بە هیچ شێوێک دانەخوێ دڵنیاش خەڵکی بناری تەندروستی دڵنیا دەکەینەوە کە ئەو نەخۆشخانەی بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ناهێڵدرێت دابخرێت و لە خزمەتەکانی وەستێت و خزمەتەکانی بەردەوام دەبێت بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو ئەرکێکی حکوومەت کە پێویستە هاوکاری خەڵک بکات دەبێت ئەو ئەرکەی خۆش بەجێ بێنێت و ئێمە داوا دەکەین کە ئەو ئەرکەی خۆی بەرامبەر بە هاوڵاتیان بەجێ بێنێت ئەگەرنا بە هەر شێوەیەک بێت بە هاوکاری هەموو لایەک ئەم نەخۆشخانەی خزمەتەکانی خۆی بەردەوام دەکات و خزمەتکردنی خەڵکی زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد حەسەن هاوسەرۆکی شارەوانی قەندیل سپاس کە بەشداری بەرنامە بوون لەگەڵمانە سپاس بەڵێ بینەرانی هێژە هەڵبەتە وەک چۆن وتم لە سەر شەنگال گەماروی توند و قورس هەیە کە ناهێڵن هیچ پێداویستیەک بۆ شەنگال بڕوات گەماروی تون خراوەتە سەری و بە هەمان شێوە ساڵانێکە لەسەر ڕۆژاواش ڕۆژاوی کوردستانیش لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو گەماروی هەیە هەڵبەت پارتی دیموکراتی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبەروی بێدەنگی حکوومەت هەیە لە بەرامبەری دیارە ئێستا لە سەر دەڤەری قەندیل و ئەو ناوچانەش بە هەمان شێوە هەمان سیاسەت بەڕێوە دەبرێت ئێمە هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە بەڵام بابەتێکی جیاواز وەک دەزانن لە باشووری کوردستان ژمارەیەکی زۆر لە کوردانوی ڕۆژهەڵاتی کوردستان لە خوشک و برایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور دەژین ساڵانێکە دەژین هەیە 20 ساڵە هەیە زیاتر و کەمتر بەڵام ئەوان ڕادەگەن کە دەڵێن ئێمە سادەترین مافەکانمان نییە واتە هەموو مافەکانیان پێشێ لەکرێ و هیچ حق و حقوقیان پێ نادرێت تەنانەت مافی کارکردنیان لێسەنراوەتەوە مافی خزمەتگوزاری ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم گوشارە لە سەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێی باشوور زیاد دەکەن لە بەرامبەرەوە کۆمەڵێک لە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستیان بە مانگرتنێک کردووە لە بەردەم نووسینگەی کۆمیساریای باڵای پەنابەرانی سەربەنەوە پێوەگرتوەکان لە شاری سلێمانی و گوێیان لێ بگرین بزانین چی دەڵێ پنج کەس نوێنەرانی بەشێک لە پەنابەران ماوەی زیاتر لە ساڵێکە ڕۆژانەوە هەفتانەیە هەر ماوەی چەند جار لەگەڵ بەدینە بەرپرسان و مەسئولینی سەرەوەی ئەم ڕێکخراوە دانیشتنمان کردە لەمەر نەبوونی یاسا بۆ پەنابەران ئەوان هەرموو جارێ لە دانیشتەکانیانە بە شکڵێکی زارەکی ئەقراریان بەوە کردە ئەمە کە مافی بیاملای خۆتانەوە ئەبێ جێبەجێکرێت بەڵام هەر جارێک کە ئێمە پێمان کوتۆ کە کاکە وەرن دانیشتن بە یەکۆ لەسەر هینانە کارکەین و شکلی کرد نووسراوە شتانێنگەن هەر جارێک بە بیانوێک پاساوێکیان هێناوێتەوە کێشەیەکیان بۆ ئێمە دروست کردوەوە کە خۆیانیان هینێک لاڕیان کرد لەم قەزیا بۆ ئاخرین جار من و کاکەتا لێرە هاتینمان کرد پیشنیارێک پێمان ڕاگەیان ئەگەر بۆ نێنە ژێباری ئەم قەزیە من تیندێرامانەگرین تا گەیشتن بە داواکاریەکانیشمان بە هیچ شێوەی کۆڵ نادەین داواکاریەکانمان شتایەکی زۆر هینە ئەتانین بەسەر باشی گابرن یەکێ لە هینەکانی ئەوەیە کاکە بڕیارنامەکانی ژنێف کە بۆ پەنابەران نووسراوە بین جێبەجێکەم بۆ پەنابەران پاراستن و ئەمنیەتی پەنابەران و فعالینی سیاسی پارێز دێت لێرە محامی پەنابەران کە لە ڕێکخراوەکەی ئەوانە کە هیچ کارێ ناکەوە ئەبێ هینی ئێمە بێت پەنابەرانە ئەوەی کە دەفع لەم هینەکانی ئەوانکە بەرنامەکانی ئەوانکە قەزیەکی زۆر مهمە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە هیچ پەنابەرێک ئاشنانی لە مافەکانی خۆی ئەگەر ئاشنایشت بووی جێبەجێ ناکە ئەمە داوامان لیان کردە کە وەزیفەیەوانە وەکو هەموو وڵاتەکانی دنیا بێن پەنابەران لە ڕۆژی یەکەمە کە پەناخواز وەریان ئەگرن بێن مافەکانیان هینکەن پێیان ئاشناکەنەوە یا حەداقل بۆیان جێبەجێ بکەن ئیجازەی گشتی ئێرانە بە سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی تەرجمە کراوە سایەقی پیاوێکی بەڕێز بووم کە لۆری ئەو مەدەسەوە بووە لە دەربەنیخان گرتوومیان تیانە بۆت نییە سایەقی بکەیت بە شەرتی و ئیجازەشم پێ بووە و هەوێی یۆنشم پێ بووە ئەمەش بەڵگەی دادگای کەتنی دەربەنیخانە کە من کەفارەتی لێ وەرگرم کە ناوێت سایەقی بکەم هەوڕۆی سجن کراوم دەباشە بۆ سجن کاکە تۆ ئێرانی بۆ نیە سایەقیکەی لێرە
باشە من ساقی نەکەم و ئەو ئیشی نەکەم و هیچ بوارێکم بۆ نەڕخسێ بۆ ئیش و لێرە ژیۆن بۆ زۆرە ئەی چۆن بژین هەڕەشەی تۆڕۆژمان لەسەرە ناتوانین بۆ هەموو شوێنێک بچین بۆ ئیش و کار ئێستا حالیەن لە کوردستانە هیچ ئیش و کارێ نییە چەند کۆمپانیایکی ئێرانی فعالە لێرە خۆ دیارە ئێمەش ناتوانین بچین ناو کۆمپانیای ئێرانیەکان کار بکەین ئەگەر ئێمە بچین ئەوان وەرمان ناگرن بۆیە ئێمە لەم ڕێم کەناڵە خۆشەویستی ئێوە داوا کارین لە هەموو کۆڕ و کۆمەڵە مرۆڤ دۆستەکان ڕێکخراوە خۆشەویستەکان ئازادبیران ڕۆشنبیران نووسەران ئەگەر بە یەک وشەش بووە بتوانن پشتیوانی لە ئەم بزوتنەوەی ئێمە لەم مانگرتنەی ئێمە بکەن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بگەین بە بەشێک لە داواکاریەکانمان من حەزەکەم ئاماژە بووە یەکەم بەڵێ بینەرانیێژە بەڕێز خالید نەقشی یەک لە پەنابەرانی مانگرتوو لە کوردانی ڕۆژهەڵات لەوێ لە بەر نووسینگەی کۆمیسیارەی نەتەوەیەکگرتووەکانی پەنابەران لەگەڵمانایە گفتوگوی لەگەڵەکەین کا خالید ئەم کاتتان باش ئێوە دیارە ئێمە هەندێک لە ئامانجەکانی ئێوەمان بیست کە مانگرتنتان بۆ کردووە بەڵام داخوازی سەرەکیتان چییە؟ ئێوە لەبەرچی لەوێ مانتان گرتووە؟ کا خالید ئەگەر گوێت لە دەنگمانە من ئەمەوێت لەسەر ئەم مەسەرەی مانگرتنی ئێوە پرسیارتان لێ بکەم کە لە دوێنێەوە لەبەر نووسینگەی نەتەوەیەکگرتووەکان لە شاری سلێمانی پەنابەران مانگرتنتان کردووە داواتان چییە؟ بۆچی چوونەتە ئەوێ بۆ مانگرتن؟ بەڵێ هەوڵە دەین کە تەلەفۆن لەگەڵ کا خالید وەربگرین بەڵێ بینەرانی هێژا وەکو ڕامانگەیان لە ڕابردووشدا ساڵی پاریش یا 200 بەر لە ئێستاش بە هەمان شێوە پەنابەران یاخود کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور بەهۆی ئەم ناحقوقی کە لە بەرەمبەریان ئەکرێ مانگرتنیشی دیکان ئەنجامدا بوو هەر لە بەردەم یەکێک لە ئەو نووسینگانی کە پەیوەستە بە کاروباری پەنابەران سەر بە نەتەوەیەکگرتووەکانی شاری سلێمانی وەڵێ مەخابن ساڵی ڕابردووش نەک داواکاریەکانیان جێبەجێ نەکردوون بەڵکو هێرش کرا بۆ سەریشیان و ئازاردران و زیندانیش کران یعنی لە جێی وەڵامدانەوەیان بە داواکاریەکانیان ئازاردرا بوون. ئێستا دەگەڕێن و لای کا خالید ئەم کاتتان باش. هەموو کاتێکتان باش ڕێزسڵامان هەیە بۆ ئێوە و بینەرانی کەناڵەکەتان. سپاس دەکەم. کا خالید من ئەمەوێ بپرسم کە ئایا بۆچی ئێوە لە بەردەم ئەو بارەگایە دەستان بە مانگرتن کردووە ئەمەوێ زیاتر بەرفراوانتر خۆتان باسی بکەن فەرموون. ئێمە پێشتریش لە 2013 بۆ دەداچوون کیسی پەنابەران کردەوە بەگشتی لە کۆی دەوایری حکوومەتی هەرێم ئێمە داوای ماف و حقوقی پەنابەرانمان کردووە کە کۆی گشتیان ڕاوەتەوە سەرەوەی کە بینەوە UN مافەکانیانەی دابین نەکردووە و لەگەڵ ئەوانیشدا زیاتر لە ساڵێکە لە بەردەوامی دانیشتنمان هەیە و قسەیان لەگەڵدا دەکەین بەڵام هەر ئەوانی تا ئەمڕۆکە هیچ کارێکیان بۆ پەنابەرانی ڕۆژهەڵات نەکردووە حاشاشی لێ دەکەن لە ئێمە ئەو قوانینی کە لە 1951 بۆ پەنابەر دیاری کراوە داوای ئەو مافانە دەکەین لە ماوەی 1 ساڵدا بە بەیان جار ئێمە دانیشتنمان لەگەڵ کردوون ئەوان بەرەو حکوومەتی هەرێم یا دەسەڵاتی ئێرەمان دەنێرن لە حاڵی ئەوانش بێنەوە ئێوە لێرە میوانن هیچ شتێکیان بۆ ئێمە نەکردووە هیچ باشە کاک خالید من ئەمەوێ بپرسم کە ئێوە بازەواکەن کە لە لە حەق و حقوقا بێ بەشن هەمیش کە لەلایەنی ئەمنیشەوە پارێزراونین مەبەستان لەوە چییە کە لەلایەنی ئەمنی پارێزراونی ئایا مەترسیەکی زۆر جدیتان لەسەرە مەترسی ژیانی لە باشوور؟ بەڵێ ئەوە جارێ ینی پارێزران ببوورە کاک خالید تەنگی تەلەفۆنەکەت هەندی ئەپچڕێت تەواو نییە ئەگەر گوێت لێمە هەندێک دەنگی تەلەفۆنەکەت تەواو نییە ئەمانوێ زیاتر بپرسین کە چییە مەسەلەی نەبوونی ئەمنیەتی ژیانتان؟
کا خالیت هەوڵین پەیوەندیتان لەگەڵا بگرینەوە ببورن ئەگە بکرێ بە ژمارەیەکی دیکە هەوڵ بن پەیوەندیتان لەگەڵا بگرنەوە دیارە ئەو پەیوەندیە لە کا خالیت باش ناچێ هەڵبەت بینەرانی هێژە لە ڕابردوودا خۆیان پەنابەران ڕایانگەاند بوو کە ئەوان لەلایەنی ئەمنیەوە با بڵێن لەبەرەوەی پەنابەری سیاسین وا ئەڵێن لەبەرەوەی کە بەهۆی گوشارە سیاسەکانی کۆماری ئیسلامیەوە ڕۆژهەڵاتیان بەجێهێشتووە ناچار بوون کە مەترسی ئەوان لەسرە کە مەترسی ژیانیشیان لەسرە لەبەرەوەی لە ئامارێکا بازەکەن کە لە ساڵانی ڕابردوو تا ئێستا ژمارەیەکی زۆر لە کوردانی ڕۆژهڵاتی کوردستان لە باشوور تیرۆر کراون بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەوانەی کە فعال و ئاکتیو بوون لە بەرامبەر کۆماری ئیسلامی سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران هەڵبەت بەکو بیرخستنەوە دەمەوێت بڵێم کە دوێنێش دادگای کێسی کەمال پێنجوێنی بوو کەمال شێخ سادق پێنجوێنی کە لە پێنجوێن تیرۆر کرا کە بنەماڵەکەی بە تیرۆرێکی سیاسی لە لایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەناوی دەکەن کە ساڵێک بەر لە ئێستا لە پێنجوێن تیرۆر کرا بوو کەسایەتیەکی وڵات پارێز بوو بۆیە لە ڕوانگەی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دەستی لە خستوەتە ناو کاروباری باشوور و ناو خەڵکی باشوور بەتابەت ڕۆژهەڵاتی با بڵێن کوردانی ڕۆژهەڵات لە باشوور مەترسی لەسەر بەشێک لە کوردە سیاسیانە یا و کوردانی ڕۆژهەڵات کە کاروباری سیاسی دەکەن یا بەهۆی گوشاری سیاسیەوە هەڵهات و ناچار بوون ڕۆژهەڵات بەجێبێڵن لەسەر ژیان و لەسەر گوزارانیان هەیە لە ڕابردوودا مانگرتنیان کرد بوو کە خاڵی خۆشی باسی کرد کە ئەوە مانگرتنی ئەوان چادریان هەڵدا بوو و چەند ڕۆژێکی خایان بەڵام مەخابن بە هێرشکردنە سەریان کۆتیان پێ نابوون کا خالید ئەگەر جارێکی کە بێم وڵات ئەمە بەستم ئەوەیە کە لەلایەنی ئەمنی ژیانتان چێ مەترسیتان لەسەرە بەڵێ جۆم لە تەکا خالید ئێمە جۆمان لە جەنابتە فەرموو ما بەستمەوە بوو لەلایەنی ئەمنیەوە چی مەترسیەک لەسەر ژیانتان هەیە جیهاندا تیرۆر بەشی نایە پێشی ناکەوەی کە ئێستا لە دنیادا ڕوو دەدات پێشتریش ئەمان لە عەلێمی کوردستان هەوڵی داوە بە سەدان ڕۆڵەی شۆڕژێی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە لەناوبراون شەهید کراون بۆیە لە دوای ئەوە لە دوای ئەمنیەتی فیزیکی حەزەکردنی فیزیکی لە دوای ئەمنیەتی دابینکردنی ژیان خۆمان و ماڵ و منداڵمان ئێمە هەموومان خاوەن منداڵین لێرە منداڵەکانمان هیچ داهاتوویەکیان فاهمی نییە زۆر سپاس بەڕێز خالید نەخشی یەک لە کوردان و پەنابەری مانگرتوو کە لە سلێمانی لەگەڵ ماناوی سپاس بۆ بەشداربوونتان مەخابن کە بەهۆی کێشەی تەکنیکی دەنگی خالید باش نەگەیشت بەڵام خلاصە کۆی پەیامەکان گەیشت کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە باشوور فشاریان لەسەر زیاد بووە مافەکانیان نادرێتی وەکو حتا لەلایەن نەتەوە یەکگرتووەکانیش کە نوێنەرایەتی لێوێ هەیە پەنابەران حەق و حقوقیان لە بەرچاو ناگیرێت. دەچینە باکووری کوردستان بزانین لە باکووری کوردستان چی دەگوزارێت. راپۆرتێکمان ئامادە کردووە لەبارەی سیاسەتی دژە کوردی ئاکەپە لە باکووری کوردستان و تورکیا. ئەو راپۆرتە دەبینن و دوای هەوڵ دەدەین کە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەین. والی تورکی ئاکەپەی شاری ئەمەد لە دەگوندی ناوچەی پاسووری ئاماد خەدەغی هاتوچۆی ڕاگەیان بە پێی ڕاگەنراوەکەی والی هاتن و چوون لە هەر یەک لە گوندەکانی جخسێ، خروج، تیاکس، ئاقەتین، کویا، گافگاز، گۆماگ، دەیاز، زارا و هەرتا قەدەغەیە. شانی باسە لە ساڵی ڕابردووە تا ئێستا زۆربەی گوند و شارۆچکەکانی کوردستان لە چوارچێوەی بڕیاری باری نائاسایی بە فەرمانی ڕەجەب تەیب ئەردۆغان هاتن و چوونی تێدا قەدەغە کراوە. بەهۆیەوە لە چەندین دەڤەر هێزە ئەمنیەکانی تورکیا کۆمەڵکو ژیان ئەنجام داوە. لە لایەشی دیکەوە هەوڵەکانی وێرانکردنی ناوچەی سووری ئامەدیش کە بەقەڵای بەرخۆدان لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک دەناسرێ بە فەرمانی ئاکەپە بەردەوامە. ئەردۆغان بۆ ئەوەی یەک لە ناوچەکانی بەرخۆدانی باکوور بسڕێتەوە هەوڵی تێکدانی ماڵ و کۆگاکانی هاوڵاتیانی مەدەنی دەدا. شۆفڵ و بولدۆزەرەکان لەژێر
ڕێوشوێنی توندی ئەمنیدا بە بەرچاوی دانیشتوان و هاوڵاتیانی مەدەنی ماڵەکان دەڕوخێن و ڕایگشتی جیهانیش بەرامبەر ئەو تاوانە بێدەنگی هەڵبژاردووە. خەڵکی کورد با توندی بەرامبەر ئەو سیاسەتی ئاکەپە دەوەستنەوە ناڕەزایان نیشان داوە. داواش لە ڕایگشتی دەکەن چیدی لەو بارەی و بێدەنگ نەبن و هەستیار بن. زانیاری زیاتر لە ڕۆژنامەوان فەرات مەمەد و هەڵ وەرەگرین. فەرات دەمباش ئەم دخوازین ڕەوشێک داویە باکووری کوردستان و تورکیا دوای ببیستین کەرەم کەن. بەێ دەم باش ڕەوشی باکووری کوردستان تایبەت و ئەو ڕەوشی ئاوارتە بە بریارین حکوومەتین ئاگاپێک و هێژی تێ درێژکردن ئەو دەم مخابن هەرکو دوچە ڕەوش خراپتر بە لەبەر کو لە ناوچەین ئامەد پڕتر یە دەردۆرن لەجێ حەزرۆ کاراز حتا کو هەری داویژ و بریار هاتە داناندن عالی والین ئامەدێ واکو حتا ئەرغەنی و دەردۆرن گوندێ وانژی و مخابن بریار هاتیە داناندن بۆ قەدەخەکردن هاتن و چوین هەرواش بۆ وەلاتیان قەدەخەیە و جی کولوێ دەرێ شەر و پێچوون هەیە مخابن وەلاتی نکارن بچن کار و بارێ خۆش مالی خۆ دەربکەون لە گۆر زانیارین بفەرمی کوژ وەزیرین کارێ نافخۆ هاتیە پارڤەکردن سەریە 10,000 کەس تیمێن تایبەت پۆلیس و هێزên ئەمنی و جەردەوان و سوپایین تورکیا کولوێ دەرێ ئۆپەراسیۆنا پێکتینن gelek maşineyên zirxî bi kopter û carcana ku bi firokan jî hinek herem û cîn çiya ku têne bombardiman kirin. Bi rastî hetan hal ew heremên ku hatiye qedexe kirin yanî kes em bêjin ku li wê derê zaniyarîn zelal negiştiye rayegiştî lê gelek ku endamên yê supayên Tirkiye li wê derê di şer û herwa operasyona dan ku jiyana xweş destan e. Li gor ragandina wezîrên karê navxwe li navçeyên Amedê ku divan rojên dawî de operasyon pêk hatiye carcana دو جارجانا سه جارجانا یک کوتین بلیفکرن و ناسنامه وان برای گشتیره تی پاروکرن دبین کو د شهر دا جیانا خوشدستانه آنجی کو بریندار بونه دا خویاکرن کو یعنی تایبت لدردورین آمده اپراسیونه کی دجوارو و هر واجبونه توند کرنا یا او هرمان هاتیه دست بکرم نتنه کوم بجن تایبت لآمد و دردورین آمده حتی بگیجه دیرسم العزیز و هر و بآلین یه آگری و دیادین و بآلی شناخی واجی اپراسیون چکداری تین دوماندن براستی رخنه که مزن لسر حکومت AKP جبر کو وزیر انکاری نافخو سلیمان سویلو هر جاره دمازرستان بلیفت کرد گوت کو و مهان چاران ایدی لترکیا اپراسیون بداوی بون هر و ناو پککی نه هلداندن له حتی نهاجی اپراسیون لباکوری کردستان دومنو شر و چکداری بردوامه و هر و جردوانین یه ترکاو سپایوان یک به یک کلوی داره دو اپراسیون دا تین کشتن و کوجید زانن هری داوی کو کوپتره کی یه ترکیه کو لگور زانیارین فرمین تین پاروکرن دبین کو با آوه کی تکنیکی کتبو کو 13 کس جوانا کو گلک سربازین گوره تیدابون هاتبون جانا خوش دستابون براستی او هیجی گمان هەیە کو یعنی به اپراسیون نەکو به تکنیکی ئاوەیەکی ئێریش بەرسفداینا ئێریشên çekdarê ku hat bexistin li ser wî babedê zaniyarîn zelal biraya giştîra nayê parvekirin çar cana ji aliyên muhalefetê dibên ku çima hikûmet zaniyariyan parve nake dide xuyakirin ku eger zaniyarî natibin parvekirin dibe ku bi êrişekî çekdarî yani bersifdayînekî çekdarî ew kopter hat bexistin روشا ولاتیان گلو چاویه لباکوری کردستان براستی ایدیش برکو هاوین دست بکر او جین آلی بیادین حتی وانه و شناخه و کنش زانن چیا برف بو نها او برف بداوی بو لو هرماجی اپراسیون و هر واشرین چک داری تی دوماندن جالی اکیدن جی مخابن لناف باجار ولاتین سویلین یه کل سورینه او مخابن مالوان یک بیک تی ویران کرنو و هر وا سازو دزگین جواکی کو پلتفرم نکیش بونا پاراستنا سوری آوا کربون لوی داره بانگا وازیا جیهان دکن کو لوی داره کوچبریه کی بزور دستی تی پیکانین بله برس فراد استخوازم تنه لسر یک شتیدن بپرسم اگه زانیاری و هبه لسر او زخت و گشارین لسر زندانین سیاسی لناوا گرتیگه ترکیه بیجم پر زیاده بیا بتعبیر گرتیه نخوش بله راسته یعنی جمیش دا کو او ولاتین کو تمنی و مزنجی یعنی مثلا بجن هفتینه هشتینه سریع شستی دانه لگور راپورین یه تندرستیه لگور راپورین یه دکتوره یه ام بیجن کو بریار دادگه دادن
او نکارن کل گرتیگاه بمینن مخابن وزیر انکارین داده وان رزگار ناکه لی بالکشه کو کسین کو پیگرتین حکومتین کسین کو پیگرتین پارلمانترین AKP'ne ku tiştên sosret têne serbest berdan her wa yani gelek nav hene ku marif kare bilêvke mesela Mihemed Emîn Özkan ku heftê û 6 saliye û serê sal û nîv zêdetir ku yani bi belge bi doktor bi rapora ku hatiye eşkerekirin ew nikare kul nexweşxanê bimîne mixabin hêjî natiye rizgakirin gelek kesin wek wan nasan hene ku mixabin dewlet destûr nade yani dibe ku bira zindana jiyana xweş dest bidin bînin bîra xwe ku demên borî de jî bi rapor şaredarên yê Sûrî Abdullah Demirbaş ku bi rapora bi belgeye hatibû eşkerekirin ku nikare li nexweşxanê bime çünkü laşewî hemî reş dibû wê demê jî şaredar ku nehatibû rizgakirin heger kesekî wek şaredar ku navdar be û her wa têkilatî wî Ewropayê zêde be wê demê çünkü demê têkilatî wan gelek zêde bû ku nikar be were serbestberdan gelo welatiyên yê ku hatine binçavkirin û her wa biraya giştî nayê nasandinê wê dewlet çawa serbestber de bila bînerê me bifikirin ji ber ku zext û zordestiyekî mezin ser welatiyên girtî heye. gelek spas Ferhat Mehmedoğlu rojnamewan li Amedra bi merabî spas be tevlî bûnawe. بەڵێ بینەرانی هێژا دەمێ لە سەر باشووری کوردستان و ئەو جموجۆڵ یا با بڵێن ئەو ئۆپەراسیۆنە دژ بە چەتەکانی داعش کە هەیە لە مووسڵ هەتاکو و حەویجە با بڵێن لە دەردووری کەرکووکی هەیە بە ئەوە هەندێک باس لەوانە بکەین هەڵبەتە بە هێزەکانی هێز ئەمنیەکانی عێراق زۆری با بڵێن سێ بەر زیاتری شاری مووسڵیان پاک کردوتەوە و دوێنێ چەنگەڕەکی دیکان ئازاد کرد بەڵام لە باشووری کەرکووک داعش جموجۆ بکات دوایین زانیاری لەو بارەیەوە بدەم بە پێ زانیاری لە بەردەستماندایە فەرماندەیەکی پێشمەرگە ڕایگەیانەوە کە داعش دوو گوندنشینی نزیک دەریاچەی حەمرین ڕفاندووە. زانیاریانە لێرەدا باس دەکەن کە فەرماندەیەکی پێشمەرگە ڕایگەیاندووە لە نزیک دەریاچەی حەمرین چەتەکانی داعش دوو گوندنشینان ڕفاندووە. شەوی ڕابردوو ژمارە چێتە دەچێت داعش بەڵێ نزیک دەریاچەی حەمرین لە خواری و شارەدەی قەرەتەپەی سەر بە شارۆچکەی خانەقین دوو هاوڵاتیان ڕفاندووە. محەممەد فەرماندەی لیوای 120 پشدەری هێزی پێشمەرگە وتوێتی ئەو دوو هاوڵاتیە لە گوندی قەرەتەپە ڕفێنراون تا ئێستا هیچ سۆراغێکیان نییە بە حکمی ئەوەش کە جگە لە داعش هیچ گروپێکی تیرۆریسی دیکە لەو ناوچەیەدا نییە بۆیە لەلایەن داعش ڕفێنراون. ئەو فەرماندەی پێشمەرگە وتوێتی ئەو گوندە لە سنووری دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەدایە بەڵام هیچ پێشمەرگەیە لەناو ئەو گوندەدا نییە. بەڵێ بینەرانی هێژا هەلو بارێوە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێمی کوردستان جەباریاوەر لەبارەی هەڵبەت بوونی چەتەکانی داعش لە باشووری کەرکووک ڕایگەیاندووە کە هیچ ڕێکەوتنێکە نییە لە نێوان ئەوان و عێراق بۆ ڕزگارکردنی شارۆچکەی حەویجە شارۆچکەیەکی ستراتیژیە و لە دەست چەتەکانی داعشدایە. دەژڵێ ئێمە ئامادەین بۆ ئەو پرۆسەیە و چاوەڕێی عێراق دەکەین. دەژڵێ ڕزگارکردنی شارۆچکەی حەویجەی سەر بە کەرکووک مەترسی یعنی ڕزگار نەکردنی ببۆرن مەترسی زۆر بۆ سەر کەرکووک دروستەکە بابزانین جەباریاوەر چی دەڵێ؟ قۆناغی بڵێن پەسەندکردنی پرۆژەکەین کەی پرۆژەکە گەڕایە و لە سەرۆکایەتی یاریێ دەست دەکەین بە کارکردن لەسەری لەبەرەوەی خەڵکێکی بڵێن سڤیل خەڵکێکی هاوڵاتی زۆری تیاماوە هێشتا لەو گەڕەکانە کە لە مەساحی 4 کیلومتر مربعە کە 4-5 گەڕەکن لەبەرەوەی بۆی خەڵکەکە بپارێزن چونکە تیرۆریستانی داعش کردویان بە قەڵغانێکی مرۆیی بۆ پاراستنی خۆیان تەسەوڕەکەین ماوەیەکی ئەوێ هەتاکو بتوانن ئەو خەڵکە ڕێگایەک بدۆزنەوە بۆی دەرباز بن لەو گەڕەکانە ئەمجا کۆتایی بێ بێگومان کۆتایی دێت بەڵام ئەو هێزانەی کە لەوێن هەوڵ دەدەن بەبێ ئەوەی زەرەرێکی زۆر لە خەڵکی مەدەنی بکەوێ کۆتایی بێت ئەمە کاری نزۆکە زۆر جار هەیە ئەو گروپانەی تیرۆریستانی داعش هەوڵ دەدەن بۆ ئەوەی هەم معنەویاتی هێزەکانی خۆیان تیرۆریستانی خۆیان بەرزکەنەوە هەم بۆی بیسەڵمێنەوە ڕاگەاندن کە بوونیانەیە بێگومانیش کەڵک لەوە دەگرن کە تا ئێستا حەویجە و ڕیاض و عەباسی و ئەو ناوچانە ڕزگار نەکراون بۆتە مۆڵگەیەک بۆ ئەوان ئێمە زۆر هەوڵمانداوەکو هێزەکانی پێشمەرگە کە لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق کە پرۆسەی ئەنجامدانی ڕزگارکردنی ئەو ناوچانە جێبەجێکەین بەڵام بەداخەوە هەم پێشتر و هەم تا ئێستش هێشتا حکوومەتی فیدراڵ کەم تەرخەمە لەوەی کە بێت بەیەکەوە ئێمە ئەو پرۆسەی ئەنجام دەین بوونی داعش لەو ناوچانە مەترسێ لەسەر کەرکووک تۆز خورماتوە تاکو ناوچەکانی دیالاش پێشتر پرۆسە هەبوو ڕێکەوتنی لەسەر هەبوو لە نێوانی فەرماندەکانی هێزەکانی پێشمەرگە و هینەکانی
فەرماندەکانی هێزەکانی اتحادی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بەڵام ئەوە بوو کە پرۆسە ڕزگارکردن مووسڵاتە پێشەوە ئێستا نا هێشتا هیچ ڕێکەوتنێک نەکراوە لەسەر پرۆسەیەکی نوێ و هێشتا وادەکەی دیاری نەکراوە لە لای نێمە وەکو پێشمەرگەی ئێمە ئامادەین چاوەڕێی حکوومەتی فێدراڵی عێراقەکەین ئێمە چاوەڕێین بەڵام ماوەی ئەوێ بێگومان دامان ناوە 35 خاڵی زۆر گەورە ناو پرۆسەیە هەندێکی هەیە لە ماوەی بەڵێ بینەرانی ێژا بەم شێوە کۆتاییمان بە گەشتێک لە ئاکتوێلی سەر لە بەیانی هێنا لە شاد و خۆشی تابن.